2000 هەوە نوێنەراتی دانیشتوانی ئەو گەڕەکە کە خۆمیش هەم خەڵکی ئەو گەڕەکەم یەک داواکاریەکماندا بە حەفزەی هەولێر حەفزە ئاراستەی ئەنجومەنی شارەوانی هەولێری کرد کە هۆشنە ئەنجومەنی شارەوانی هەولێر دکتۆر سالار کە کەسێکی خۆشنبیر و ئوستادی زانکۆیە فەوڕەن موافقەی کرد و ڕێژوونی یاساییمان گرتە بەر و کەشف هات ئەوتە لە کەشفەکەشدا هاتووە کە ئاخر جار یعنی لە ئەو کاتی کەشفەکە ئەوتە یعنی ئیشارە کراوە بە ئەوەی کە ئەو شوێنە تەرخام بکرێت بۆ کتێبخانە ئارۆزامەند بەڵێ ئیتر کار گەیشتە سەر ئەوەی کە بڕیار بدەن سەداخەوە لە ناو ئەنجومەنی شاروانی مثلا ئەندەمانی حزبی هەن ئەمانە یعنی حقیقەت یعنی ئەوانە ڕێگریان کرد سەرۆکی ئەوە کاریگەشتی حەقەوە هەزامەندی دا لەسەر ئەوەی کە هەزامەندیەکی نوێ لە وەزارەتی ڕۆشنبیری هێتە وەرگرتن و نەخشەدانانی شەروە ئەو مخالفەی هەکرد لەسەر تەرخانکردنی ئەو زەویە بۆ کتێبخانەی هەڵگەشتی بەڵام ئەو کتابێکیان کرد کتابەکە هۆشتا ئەنجومەنی شارەوانی بەداخەوە ئەو کتابە لە ئەنجومەنی شارەوانی هەر زر بوو یا ئیشیان پێ هەکرد هۆشتمە ئەو کتابە سەرۆکی ئەوە کاریگەشتی گوتی کاکە ئەمە کتابم کردێت بۆ هاتێرە گوتم وەڵڵی هازم کام کتاب ئەمین نادە لای ئافرەتێک حاکم ئاویش هۆشتمە لای ئەوش هاتە لای حاکم کاوە ئەتی ئێستا هەردەمی ئینترنێتە کەس کتێب ناخوێنتەوە اینجا لە بەرامبەر حاکم کاوە تەلەفۆنی بۆ ئەنجومەنی شارەوانی هەولێر کرد گوتی کاکە ئەو پارتە زەویێن هەیدەن بۆ کتێبخانە ئێستا سەردەمی ئینترنێتە کەس کتێب ناخوێنتەوە